بەداخەوە ئەمڕۆ زۆر کەس خۆی بە هونەرمەند دەزانێت کە لە دۆخێکی وا قورسا ئێمە ناینە پێشەوە و پشتگیری وڵات و پابڵین خاک و نیشتیمانی خۆمان بکەین. چەند ساڵێکی زۆرە کە باشوور خەڵکی باش ناڵێن بە گشتی، بەڵام بەشێکی زۆری ئەڵێن بە تورکیا بێتە ئێرە و کوردستانمان بۆ بکا بە تورکیا. ئەوان هەرگیز کوردستان ناکەن بە تورکیا وەکو ئەو کەشێکە لە تورکیای بینی کەشێکی گەشت و گوزاری و خەڵک حەزەکاتیایە بژی نیشتەجێ بێ سەفەری بۆ بکە. ئەوان ئەیانەوێت لێرە داگیریکەن، کوردستان داگیرکەن، ئیشێکی تاو نەکراوی سەردەمی عوسمانیەکانە کە ئێساکە دووبارە ئەیانەوێ پەنجەمۆری خۆیانی لەسەر دابرێن و ئەم بەشەش ڕەبتیکەنەوە بە خۆیان و وردە وردە لە نایبەن و کولتوری کوردستان لە ناوبەرن. حتمما گەورەترین ئەرک لە کاتی شەڕە لە کاتی داگیرکاریەکەوێتە دەستی هونەرمەندەکانەوە. بەکارێکی هوەری بنمونە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو کاتێکە نازیەکان فەڕەنسا داگیرەکەن، یەکێک لەو ئیشانەی کە لەناو وڵاتی فەڕەنسایە قەدەغا بێ ئیشکردنە لەسەر فیلمی جددی کە بۆیان نییە هیچ کەسێک تەماشایەکی فیلمی جددی یا هەستی نەتەوایەتی بجوڵێنێ، بەڵکو فیلمێکی کۆمیدیا پەخشەکرێکە، کۆمیدیایەک تەنها بۆ پێکەنین بێ. ئێمە ئەوەی کە لەسەرمانە لەوانەیە من نەتوانم چەکێکەڵگرم، بەڵام ئەکرێ من لێرەوە ڕای خۆم بڵێم پشگیری کوردستان بکەم، پشگیری ئەو کوردانە بکەم کە ئێساکە لە دۆخێکی خراپان لەو چیانە کە هەواڵێکی ئێمن پشگیری لە کوردستان ئەکەن کە هیچ کات هێریشی تورکیا بۆ ئێرە تایبەت نییە بە تەفگەرێکی دیاری کراوە بە پەکەکەەوە بڵێ ئەوان بۆیە ئەوان هجوومەکە لە بەرەوەی پەکەکە لێرەیە. نەخێر، ئەوانیان کوردستان داگیرکەن، کللتورەکەت لە ناوبەرن. لەبەرەوە ئەرکی هونەرمەند ئەوەیە پشگیریان بکە، پشگیری هەواڵێکی خۆی دەرکردنی با بڵێن ئەو سوپا دڕندەیە کە هاتوۆتە ناو با بڵین وڵاتی ئێوە داگیریکە. بەداخەوە کەمترین هەڵوێستە بینین بە ئومێدەم لە ئایندەیە ئەوانیشکە ڕای خۆیان و پشگیری خۆیان هەبێت. بەداخەوە لە ئەگە بگەڕینەوە بۆ مێژووی ئێمە یەک دنیا مێرنشینمان هەبوو، لەوەتی هەبوو کوردستان دابەش بۆ دووبەرە، بەرەیەکیان ئەم لاو بەرەیەکیان ئەو لا با بڵین بەرەیەکیان تورکیا بۆ بەرەیەکیان ئێران بووە، هیچ کات بیریان لە خۆیان نەکردوێتەوە. یەک دنیا مێرنشینمان هەبوو مێژۆکەی چەند ساڵێک بۆ دواتر ڕووخاوە. ئەگەر باتە ئەگەر دیقەت دەی هەر کاتێک عوسمانیەکان هێرشیان کردووەتە سەر سەفەویەکان، زۆرترین کورد لە لای بۆیە سەرکەوتوو بووە. هەر کاتێکیش سەفەویەکان هجوومیان کردووەتە سەر عوسمانیەکان، زۆرترین کورد لەگەڵ سەفەویەکانە بۆیە عوسمانەکان شکاون. خاڵی جەوهەری لەم مەنتیقەیە کورد خۆیەتی تا ئێساکە هەستی پێ نەکردووە. بەداخەوە ئەوەی ئێستاکە ئەگوزەرێ لە کوردستانە تەنها ئەوەیە من چەند ئەمێنمەوە، بیر لەوە ناکەمەوە کە کوردستان چەند پێویستی بەوەیە کە بمێنێتەوە. ئەوانش بە تایبەتی ئیش لەسەرەوەکەن کە ئەو هەسە نەتەوایەتیە نەمێنێ لە ڕووی ئیعلامەوە کە تەواو کار لەسەرەوەکەن هەزی نەتەوایەتی نەمێنێ، کوردستان وردە کللتورەکەی نەمێنێت و کللتوری وڵاتی شکا هەڵگرێ. ئاشکرایە کە هەر کوردێک دڵسۆز بێ بۆ خاک و نیشتیمانەکەی، بێوژێنێکی شەرەفمەندانە بژی، سەربەرزانە بژی لەسەر خاک و ئاوی خۆی بێ، پارێزگاری لە کیان و لە بوونی خۆی و لە بوونی نەتەوەی خۆی بکە. ئەو هێرشە داگیرکاری دەوڵەتی تۆرێک بۆ سەر باشووری کوردستان تەنیا ئامانجدەی پارتی کرێکارانی کوردستانیەوە، ئەمە هەموو کوردێکی بە ئاگازانیەوە، هەموو هێزە کوردەکان زۆر باشەم ڕاستیەزانن کە ئەوە تەنیا پاساوێکی زۆر لاوازە، بەڵکو ئامانجی گەورە ئەوەیە کە ئەم کیانی کە لێرە هەیە لە ناوچێوە دەوڵەتی تورک تێکی بادوە بیشێوێنێت و نەیهێڵێت. چکە وتەیەکیان هەیە بۆ خۆیان زۆر دەمێکە هێڵێنەوە کاڵێن ئەگەر قەوارەیەکی کوردی کیانێکی کوردی لە ئاسمانیش دروست بێ، لە مەریخیش دروست بێ، ئێمە دژێ وەسینەوە تێکێ دێین. ئەمە سیاسەتی دەوڵەتی داگیرکەری تورکیا بە درێژایی مێژووی سەدان ساڵی ڕابردوش بەرامبەر بە کورد وەکوونەتەوە بەبێ جیاوازی، ئەو جیاوازیەک ناکالەوەی کە کورد لە چه پارچەیەکەوە لەکوێیە، بە هەمان ئەندازەی چۆن جایەتی پارتی کرێکارانی کوردستانەکە بە هەمان ئەندازە لە داهاتووە دڵنیام جایەتی وە شەڕ دژی هەموو هێزێکی کوردیەکات. بۆیە هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەی هەر کوردێکی دڵسۆزەوەیە کە هیچ نەبێ بۆ سەربەرزی خۆی، بۆ شکۆی خۆی و نەتەوەکەی، ئەگە شەڕی پێ ناکرێت لە بەرەکانی جەنگ ناتوانێت شەڕکە ڕێگای تر هەیە بۆ بەرانگار بوونەوەی ئەم داژی کاریە، ڕێگای
جۆرە هەر ڕێگای جیاوازەیە کە بە گژەم داگیرکاریە بچینەوە ڕەتیکەینەوە وە قوبوڵ نەکەین ئەم هەرێمەوە باشووری کوردستان بکەوێتە ژێر پێی پۆستاڵی جەندرمەی تورکەوە چارەنووسێکی نادیاری چاوەڕێ ئەم خەڵکەمان دوای بکاکە هەزاران شەهید بەخشراوە بۆ ئەم پارچەی کوردستان ئەوەشمان لە دەست بشێت پەنجەی تاوان بۆ پارتی دموکراتی کوردستان ڕاکێشێکە هاوسنوورە لەگەڵ باکووری کوردستان و ئەو بەشەی دەوڵەتی تورک دەستی بەسەراگرتووە جۆرێک لە جۆرەکان هاوکاریکردن هەیە بەداخەوە ئەوەی کە ئەیبیستین و لە هەواڵە گیانەکانیش گوێمان لێبێەوەیە کە کۆمەڵێک هێز هەیە کە پارتی دروستی کردوون بەجلی جەندرمەی تورکەوە بەشداری ئەو شەڕاکەن کە بەڕاستی جێی داخەوە ئەکرێت کە برانی پارتی لەوە تێبگەن کە شەڕی خۆ بەخۆ شەڕی لێناوبردنی تەواوی میلەتی کووردە شەڕی خۆ بەخۆ بۆ ئەوانی زەرێکی گەورەی هەیەوە ئەوەی کە سوودمەند نەتەنیا دوژمنان و داژیکەرانی کووردە لەم شەڕەت سوودمەندە بۆیە هەر کوردێکی دڵسۆز هەر هێزێکی نیشتیمانی و نەتەوەیی ئەبێ و ڕاستیە باش بزانێت کە هیچ کاتێک تورک ناڵین تورک وەک نەتەوە بەڵکو تورک وەکو دەسەڵات وەکو هێز وەکو دەوڵەتی فاشی ئاکپارتی کە ئێستا دەستی بەسەر دەوڵەتی تورکاگرتو و بانگەشەی ئەم شەڕە دژی کوردەکە بێ بزانێت کە ئەوان کوردێک جیاوازی ناکەن پارتی بێت پارتی کرێکاران بێ یەکێتی بێ هەر هێزێکی تر بێ بۆ ئەوان دوژمنە و هیچ کاتێکی دوژمن نابێ بە دۆست ئەبێ پارتی دموکراتی کوردستان و هەموو هێزێکی کوردی ئەم ڕاستیە باش بزانن دوژمن دوژمنە و هەرگیز نابێ بە دۆست.